کوردستان سروشت و جوگرافیاکەی بە جۆرێکە دروستبوونی گوندەکانی هەڵکەوتەی جیاوازیان هەیە. هەر ئەمە شوای کردووە شێوازی ژیان و سەرچاوەکانی داهات لە گوندەکان جیاواز بێت و هەندێک گوندیش هێندە بە گرنگیەوە پەرەیان بە سەرچاوەی بژێویان داوە گەیشتوونەتە ئاستی خۆبژێوی. گوندی ئازادی سەر بە ناحیەی مەیدانە لە ئیدارەی گەرمیان 2 کیلومەتر لە ناوەندی ناحیەکەوە دوورە. ژمارەی خێزانە دانیشتووەکانی ئەم گوندە 7 ماڵە و کاری سەرەکیان ئاژەڵداریە و زۆرینەیان ئاژەڵی بەرزە یان گامێش بەخێو دەکەن. لە ساڵی 1802 دوو پیاوێک و ژنێکی هاتنە لەم گوندەی گوندی ئەبێژن گوندی ئازادی. پێشی ئەو لە خەڵکی خانەقین و چواردەوری لەوەی هاتن بۆ منتقەی مەیدان بابێژم. ئەیتر لەو کاتەوە لەخوا بە زیابێ ئەم لادێ بۆ دەوری 75 ماڵ بۆ 75 ماڵ ئەوێت. باپیرمان هاتن لێرە لە زمانی رووس و تورک بوو، یعنی تقریبا 200 ساڵ زیاترش 200 ساڵ زیاترشەکە. ئێمە 7 ماڵ لە 7 ماڵ زیاترن، کشمان یەک بنە ماڵن، زیاتر ئیشی گامێشی لێ ئەکەن، گامێشمان هەیە و حیوانمان هەیە، بەس زیاتر گامێشەکە. ئێمە ئەم دێ تقریبا ئەمە 7 پشتە ئێمە لەم دێن. ئێمە قەدیمترین دێیەک لەم سنوورە. گامێشمان هەیە، مەرمان هەیە، مانگەمان هەیە لەم دێیە بۆ هەموو یعنی هەموو خەڵکی دێکە زیاتر لەم حیوانداری ئیشی تر ناکات. بەرهەمی باشیان هەیە لە وڵاتەکەمانە لەم کوردستانە بەرهەمی باشمان هەیە. دانیشتوانی ئەم گوندە گرنگیان بە کاری خۆبژێوی داوە و کاری سەرەکیان بە خێوکردنی گامێشە و لە زەویە کشت و کاڵیەکانیشیاندا خۆراک بۆ ئاژەڵەکانیان بەرهەم دەهێنن. ئەم کە وەڵەتێن و عەرەبانە یعنی تقریبا 100 عەرەبانە زیاتر هەر گامێشێک 2 عەرەبانەی ئەخواوە ساڵێک زیاتر لە 2 عەرەبانیش ئەیخوا دیان خەریەکەن دوایەوە هەموو ڕۆژ یەک ئەیدەن 20 شلیف ئەیدەن یعنی حەسەب گامێشن سەر گامێش. پشتبەستن بە بەرهەمی خۆماڵی و پەیداکردنی داهات وای کردووە ئاستی داهاتی تاک بەرز بێت. بە جۆرێک دانیشتوانی ئەم گوندە نەبوونەتە ئەرک بۆ سەرکەرتی گشتی و بۆ هۆیشەوە خزمەتگوزاری پێویست بۆ گوندەکە دابین کراوە. بە شێوەیەک ئاوەدان کراوەتەوە هەست بەوە ناکرێت کە ئازادی گوندە
بەڵکو سیمای ناحیەیەکی پێوە دیارە. لەم گوندەدا فرۆژی ئاو و ڕێگەوبان و کارەبا و قوتابخانە و مزگەوتیش دروست کراوە. قەزەی کشتتوکاڵەکەن باخەکەن حالە باخیان هەیە کشتتوکاڵیان هەیە مەشروعیان بۆ کراوە ئەرزی بەراوە وڵاسە بوون ئەگەر لادیەکان ئەگەر ئیش بکەن و بتوانیش بکەن وەلو کەسی دەسە لەماوە کەوارە کوڕەکەی تاعین بووە مازی پیاوی پیر مەسەڵەن ئێستا ماڵی لای منە 10 منداڵ هەردەکەی تاعینە ئەم پیا چی پێگەی لادیەکە هیچ پێ ناکرێت هەرێ کەی سەری مانگ بێت کەی سەری مانگ بێت ئەنا وەکو ئەم لادیانەکەی تۆی بین ئەگەر هەر کەس ئیشی خۆی بکا و زەرعەت و تەماتە و سەوزە و خەیار و کولەر هەموو نوعار بکات وەڵڵی پێویستی بە هیچ نییە. بە وتەی دانیشتوانی ئەم گوندە لە سەرەتای ساڵەکانی 1800 زاینیەوە ئەم گوندە بنیاد نراوە و بنەچەی بنیادنەرانی ئەم گوندەش خەڵکانی سنووری خانەقین و لەو کاتەشەوە گامێش بەخێوکردن بۆتە پیشەی سەرەکی دانیشتوانەکەی. گامێش ئاژەڵێکی بەرزە و بۆ بەخێوکردنی ئاو و خۆراک دوو پێداویستی سەرەکین و مامەڵەکردن لەگەڵیان هەستیاری دەبێت. ئەم ئاژەڵە ڕۆژانە لە نێوان 7 بۆ 10 کیلۆ شیری هەیە و لە شیرەکەی چەورترین بەرهەمی شیرەمەنی و بێچەوریترین بەرهەمی شیرەمەنی بەرهەم دێت. ئێمە هەر ئیشمان لە پاپیرمان ئەم ئیشەماوە بۆ ئێمە هەرگامێشە یعنی باپیرمان هەرگامێشیان بوو تر ئێمە لێ ئەزانن یعنی هەموو کەسێ ئیشی خۆی ئەزانێ بە خێوکردنی عەزەتی زۆرە گامێش عەزەتی زۆری گەرەک مەسروفی زۆرە ئەبێ بزانی لێ هەموو کەس ناتوانێت بخێوی بکە ئاوی گەرەک ئیسا مەسەلەن ئاوەکە ئیسا ئێمە ئەمساڵ ئاوەکەش کەمە ئێمە ترسمان هەیە لە ئاوەکە ئەگەر ئاوەکە کەم کە ژیانی نامینێ گامێش هیوایەتی ئاوە و بێ ئاو ناژێ گامێش. کاری دانیشتوانی کوندی ئازادی پێکەوەیە. ئەرکی سەرەکی کارکردن لەم گوندە دەکەوێتە سەر ڕەگەزینێر لە بەخێوکردنی ئاژەڵەکانەوە تا دروستکردنی بەرهەمە شیرەمەنیەکان و بە بازاڕکردنیشی کە بەرهەمەکانیان ڕۆژانە دەنێردرێت بۆ بازاڕەکانی گەرمیان و سلێمانی و هەڵەبجە. ئەمە گامێشەوە دەم خۆشە و قسە دەم سعادی نوێشە و هەڵڕاپەڕی مانگی حەوت کە هەڵسیە بەرگری نییە ئەگەی بەتانەیەکە و کوتێکا بکەیت دوای بزانم تاکی ڕوات ئەوە نەبێت بەرێرم من لە نێوە قاپێشتینە ڕوات گامێش ئەوە دەم کەژە سعاد گەرمای بوو دوو دیکە خوا ناتوانم شیگەڕێنیت و ئێ بکەیت دوای بەسەر ئاوەکە تە چۆن ئاوە خەوێ دووتی دیارە بەس. سپێدەی هەموو بەیانیەکی زوو پێش دەرکەوتنی تیشکی خۆری ڕۆژێکی نوێ گامێشەکان دەدۆشرێن و شیریان لێ وەردەگیردرێت. لە سەرەتاکانی ڕۆژدا ئاژەڵەکان بەرەو لە وەرگا و ناو ئاوی سیروان بەڕێ دەکرێن کە ئاوی سیروان بەلای بەشی ڕاستی گوندەکەدا دەڕوات و درێژ دەبێتەوە بۆ ناوچەکانی خوار و عێراق. ئێمە هەموو دیەکە تقریبان 4 بەڕادیتیایە هەر بەڕادێک بە شوێنێک دەرەچێت و ئێمە لەوێ مەعمیلی جوملەمان هەیە ئێستا ئێمە ئێستا بارەکەن بۆ سلێمانی
لە سلێمانی معمیلێکی جملەمان هەیە خۆی تەوزیعەکات ئێمە تەسلیمی ئەو ئەکەن ئەو تەوزیعەکات ئەم بەرهەمە ڕەواجی هەیە ئێستا تۆ سەیری ئەم سارە بکە ئەنواعی تایە ماسی مەری تایە ماسی مانگەی تایە ماسی گامێشی تایە پەنیێرە قەیماغە هەموو شتی تێ بەرهەمەکانی تایە دائما ڕەواجی باشتر لە ئیشی معمەل و ئەمانە لە ناو شار شیری گامێش چەند بەرهەمێکی خۆراکی سپیایی لێ بەرهەم دێت کە ماست و چەند جۆرێکی پەنیر و قەیماغە و گرنگترینی ئەو بەرهەمانەش قەیماغە هەرچەندە پرۆسەی بەرهەمهێنانی لێزانین و بە ئاگایی دەوێت. ئێمە بەیانیان لە ساعەت 6 هەڵەسن ئەڕۆنە بۆ حەوشی گامێش لەوێ گامێشەکانە دۆشن و دەبای وە دەست گامێشەکانە دۆشن دوایی شیرەکە کەنە ناو دەبەکان ئەیێنن بۆ ماڵ لە ماڵیش تەشتی گەورەمان هەیە دایەنن قیاسی هەیە تەشتەکان شیرەکەی لە ناو تەشتەکان ئەیکەنەوە ئەبێ ئەو تەشتانە لە قیازەکەی نەزیاتر بێت نەکەمتر بێتەوە دوای ئەوە قیاسمان کردو ئاگرەکەنە ژێر تەشتەکە ئاگرەکەیشە بێ مامناون بێت و نە زۆر بەرز بێت و نە زۆر نزم بێت تا بکڵێتەوە کەفاوێ بێتەوە دوایی جوان تێکە دەنەوە بە هەڵم و چەورەکەی بڕۆتە سەر توێژەکەی بێتەوە دوایی سەر تەشتەکە و جوانیەی پۆشن تا بمینێتە دوای ڕۆژێ بەیانی ئیسە لادیەکانی تر لای خۆمانە گشتی وڵاخیان هەیە حیوانیان هەیە وەکو گامێشیان نییە نازانن لی و گامێش ئەوانە شوێنیان ئاویان نییە ئێمە لە بانی سیروانە ئاومان هەیە چەممان هەیە بەس چەمەکانی سە وەکو جاران نەماوە چەمەکانی سە گشتی غەسالە عیبادەی کردووە چەمین نەیاڵە تر لادیەکانی تر وڵاخیان هەیە لە هاوین شیر نامینێ لە هاوین کەم شیرەمینێ تر گامێش لە مانگی 9 تر دەسە کاتە زاین لە مانگی 9 ئەو کاتە گامێش ئەزێ ئەمینێ دۆشین ئەمینێ حتا مانگی 6 حتا مانگی 6 تر وشکەوێ گامێش کام ئەمینێ و حاڵە من دەگەمە نەمین گامێش 10 کیلو شیری هاتی ئەگەر قسمت بکرێ یعنی ئیسە لە 7 کیلو هەمانە لە 7 کیلو حتا 10 کیلو شیری هاتیایە ئەگەر شیر باش بێ 10 کیلو ئەبێتە کیلو قەیماق شیرەکەش ژێرەکەش ئەمینێ ئەوەی ژێری قەیماغەکەش ئەبێتە 2 کیلو پەنیرش پرۆسەی دروستکردنی قەیماغ لە سەرەتاوە تا بە بازاڕکردنی 24 کاتژمێری پێویستە و لە کوڵاننی شیرەکەی و بڕین و ڕێکخستنی شارەزایی پێویستە لێرە بەشێکی دیاریکراو لە خەڵک دەتوانن ئەو پرۆسەیە ئەنجام بدەن.
قەیماغی کوردەواری خۆمانە جیاوازە تامی و هینە جیاوازە لەو قەیماغە هەر جیاوازە نابێت تامەکە یەک تام نییە دوو هەم ئەم قەیماغە هەفتەیەکی زیاتر بێڵە لە بەڕاد و ئەمانە تێک ناچێت ئەو قەیماغە دووڕێز سێڕۆژ نامینێت ئیسا قەیماغ ئێنێن لە شوێنی تر نامینێت وە قەیماغ تحملی ئەم قەیماغێمەی نییە بەخێوکردنی گامێش لەم گوندەدا مێژوویەکی دێرینی هەیە هەرچەندە مامەڵەکردن لەگەڵ ئەم ئاژەڵە هەستیارە و وەک خاوەن ئاژەڵەکان دەڵێن شەرمن و زۆر بەهەستە بەڵام مامەڵەی لەگەڵ خاوەنەکەی دۆستانەیە و شیری پێویستیشی پێدەبەخشێت. گامێش وەک وڵاخە لە ساڵێک جارێک ئەزیێ بەشکەکەش حتا حوت مانگ هەشت مانگی تر شیرەخوا شیر و علەفەخوای تر لە هەشت مانگ گەی هەشت مانگ نۆ مانگی تر ئەبڕێ لە شیر ئیتر علەفەخوا ئەم جار ئەبێت 3 ساڵ تەمەنی یان لە 2 ساڵ و زیاتر یاڵە کەڵەگرێ ئەبێتە 4 ساڵێ لە بێتە گامێشێک یعنی ئەو کاتەیە لە ئەزیە ینی عزیەتی زۆرە ئەو کاتە ئەو مەسروفە گشتی مەسروفەرەگری حتا ئەزیێ ئەو کاتەزە ئیتر بەرهەمەکەی ئەوێ شیری ئەوێ قەیماقی ئەوێ بەیانیان دەریەکەن لە ساعات 8 ئەو ناوە دەریەکەن حتا ساعات 12 حتا 1 و 2 ئەو ناوە تێتەوە بۆ ماڵ ئەم جار علەفیە دەنێ حوزی ئاومانش هەیە لە حوشەکان هەموو حوشەکان حوزی ئاوی هاتیایە ئتر جیاکەن گوێرەکان جیاکەن وە جیا علەفیە دەنێ تر ئەمانش گشتی وە جیا علەفیە دەنێ علەفش زۆرەخوا دوو سێنەوە علەفە دەنێ علەفی نخاڵای دەنێ کەبەکی گەنم سەحالە کەبەکی برنجە ئاردە ئەمانە سێنەوە تێکەڵەیەکەن لە تەکی کا تێکەڵەیەکەن لە تەکی کا و ئەیدەنێ شوێنەکەمان گونجاو بۆ گامێش سیروان نزیکە بابەژیم کۆن ئاو زۆر بوو چۆم زۆر بوو ئێستا گامێش وەکی زوو نیە گامێش زوو مەسرەفی کەمە سە مەسروفی زۆرە سە لە ساڵ یعنی 1 ساڵ بە هەر معدل علەفەکە بۆ ئەدەن لە زوو هەر مانگی لە بابێژم لە مانگی 2 3 و 4 و 5 و 6 و 7 و 8 و 9 تا مانگی 12 هیچ نەیگەرەک هەر بە زستان علەفشتی گەرەک ئیسا طبعا لەوەر نەما وەکو زوو چەم نەما وەکو زوو مەسروفی زۆرە گرانە بەڵڵە زۆری خواست لەسەر بەرهەمە سپیاییەکانی گامێش وای کردووە خێزانەکانی ئەم گوندە بۆ دەستکەوتنی کار پێویستیان بە دەرەوەی خۆیان نەبێت و لە ناو گوندەکەیان بژێوی ژیانیان دابین بکەن و ژیانی ڕۆژانەیان لە سروشتی جوانی گوندەکەیان بەڕێ بکەن. خەڵک تێت داوایە کات لێمان ئێمە ینی هەیە خەڵک تێت داوای حد لە کات ێژێت کاکە مرۆ ئەوها بەرهەمم گەرەکە ئەوها ئەو چتانەم گەرەکە ئێمە هەڵەگرن بۆی تێتەیوان ئەمجاری دوو هەم شیرەکەی جیاوازە ئێستا فرە دکتۆر هینیە کات بۆ ناخۆشی بەعزە ناخۆش هەیە ئەمە جارێن بۆ سقان و ئەمانە زۆر مهمە ئیسە مەر هەر ماسی لێتێتەوە ئێمە هینا مانگە هەر ماسی لێتێتەوە بۆنەی شیرەکەی چەور نییە بۆ قەیماغ ناچێت ئێمە ئەم شیری گامێشە مادەی چەوری زۆرە و دوو هەم ئەگەڕێت بۆ علەفەکەی چی نەوعی علەفی چەوریە دەی پێی چەورەکەی زیاتر بەرهەم تێرێت